ڕەنگە پێت سەیر بێ بڵێ کاکە خۆباران نییە ئەرێ بەو هەتاوەی ئەو چترەی بۆچی هەڵدەدەی وەرە باشتێکت پێ بڵێم کوردەواری پندێکی هەیە دەڵێ کەسانێک هەن کە پریان بۆ بکەی و لێیان بڕوخێنی پێیان هەروەکو یەک وایە یاخود سێبەریان لەسەری بکەی و سێبەریان لێ بڕوخێنی پێیان هەروەکو یەک وایە کەسانێکیش هەن لەو کۆمەڵگایەیدا خەڵک بەرە و سێبەری خوای پەروەردگار و سایە و سێبەری خوای پەروەردگار دەبن کەسانێکیش هەن خەڵک بەرە و ئاگەری دۆزەخ دەبن سەیر ئەوەیە هەندێک خەڵک هەموو کەسێکی پێوەکو یەک وایە ئەو کەسانە یان سپڵن یاخود نەزانن چونکە خوای گەورە دەفەرمێ ئەفەمەن کانە مؤمنن کەمن کانە فاسقا لا یەستەوون ئینسانی ئیماندار و ئینسانی فاسق و لە ڕێدەرچوو و خراپکار وەکو یەک وایە کەواتە فێر بە ئەو کەسەی بەرەو ئاراستەیەکی باشت دەبات ئەو کەسەی بەرەو ڕەزامەندی خوای پەروەردگارت دەبات ئەو کەسەی بەرەو سایە و سێبەری خدای پەروەردگارت دەبات زۆر فەرقی هەیە لەگەڵ ئەو کەسەی کە بەرەو ئاگەری دۆزەخت دەبات خوا پەنامەندات